باس لە پەیوەندیەکان هەروەها کۆمیونیکیشنی دیجیتاڵی دەکەین و تا چەند پەیوەندی لە با بڵێن پەیوەندیەکان یاخۆ زمانی گفتوگۆ و لێک تێگەیشتن دەبێتە هۆی کە پەیوەندێکی باش لە نێوان تاکەکانی کۆمەڵگەدا هەبێ و هەروەها لە نێوان سیاسیەکانیشدا هەبێت و لە نێوان جگە لە سیاسیەکان لەسەر ئاستی ناوچەکان و هەرێمەکان لە نێوان سەرکردە و دەسەڵاتدارە گەورەکانیشدا هەبێت بۆ ئەوەی کە لێک تێگەیشتن بکەنە بنەمای هەوڵەکانیان بۆ بەدیهاتنی ئاشتی کۆمەڵاتی جا لە هەر ناوچەیەکدا بێ مە گفتوگۆی زیاتر لەسەر ئەم بابەتە ئاکەین لەگەڵ میوانەکەمان کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆ لای من ئامادەی جەنابیان ئیسماعیل عوسمان کە جەنابیان مامۆستای زانکۆن و باس لەواکەین کە جەنابیان کتێبێکیشیان هەیە سەبارەت بە کۆمیونیکیشنی دیجیتاڵی باسێکی کتێبەکە دەکەین باسێکیە و گفتوگۆ و زمانی لێک تێگەیشتوانە دەکەین کە پێویستە و گرنگە لە نێوان تاکەکانی کۆمەڵگەدا هەبێت بۆی کە پەیوەندیەکی باش و دروست بکەین. دەچین لای میوانەکەمان کاک ئیسماعیل سڵاو دەبێ بەخێر هاتی سوپاس بۆ ئامادەبوونە. سڵاو لێەوە و سڵاو لە بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئێوەش کە ئەم میوانداریەتان سپاس بۆ جەنابیشە. جا من سەرەتامەوێت باسێکی چەمکی کۆمیونیکیشن بکەین ئەگەر جەنابەت بە وردی باسێکی و چەمکەمان بۆ بکەیت. طبعا کۆمیونیکیشن وەکو زانست جارێ کۆمیونیکیشن بەردی بناغی کۆی گشتی کۆمەڵگە ینی هەر لە سەرەتای دروستبوونی کۆمەڵگەوە کە دروست بووە کۆمیونیکیشن هاتوۆتە ئاراوە بەڵام وەکو زانست کە دروست بووە لە دوای ساڵانی 1920ەکانەوە دروست بووە لە ساڵی 1960ەکان وەکو زانستی کۆمەڵایەتی ئیشی لەسەرەکرێت و ئەوانە لە ساڵی 1970ەکانەوە ئێتە ناو زانستی سیاسی و لە زانستە سیاسەکانە ڕنگدانەوەی زیاتری ئەبێت. کۆمیونیکیشن واتە نردنی پەیامەکان ئێمە چۆن لە کۆمەڵگەدا بتوانین ئەو پەیامانەی کە خۆمان ئەمانوێت بینێرن و بیگەینین بە بەرامبەرەکانمان بۆچی بۆی بتوانین ئاڵوگۆڕی بیر و بۆچوون و زانیاریەکان و بیرکردنەوەکانی خۆمان بکەین لە نێوان تاگەکانی کۆمەڵگەیە. اینجا لەم وەکۆڵە ڕەگەزە سەرەکیە کە ڕۆڵە بینێتیدا دوو کەس یەکەم نێرەرە دووهەم وەرگرە ئاتە نێرەر و وەرگر لە نردنی پەیامەکانەوە ڕنگدانەوەی سەرەکیە بێتوانە. اینجا ئێمە پێش ئەوەی ئەم پەیامانە بنێرین بیریان لێکەینەوە ئەمە پێوترێت ئینترا پێرسۆناڵ کۆمیونیکیشنواتە کۆمیونیکیشنێکی خودی لە ناو خودی خۆتە لە ناو مشکی خۆتا گەڵاڵەیەکی دەست ئێمە مەسەن پێشەوەی بینێرە گەڵاڵی کۆمەڵی قسەمان کردو بۆی بتوانین ئەو پەیامانە بگەینین دواتر هاتوونێتە ئێرە ئەبێ بە ئینتەر پێرسۆناڵ کۆمیونیکیشنواتە هینە لێرە کۆمیونیکیشن نێوان من و جەنابە دواتریش ئەم کۆمیونیکیشنە کە لە ڕێگەی کەناڵێکی وەکو کورسات نیوزەوە پەخشە بێ ئەبێ بە ماس کۆمیونیکیشنواتە بێ بە کۆمیونیکیشنێکی جەماوی هەموو ئەم پرۆسێسە لە پرۆسێسی کۆمیونیکیشنە ڕنگدانەوەی بێت و ڕۆڵی خۆی بێت. اینجا مەسجی ئێمە مەبەستی ئێمە چییە ئێستا مەسەن لەم بابەتەی کە گفتوگوی لەکەین مەبەستی ئێمە ئایا ئێمە چۆن بتوانین ئەمە مەسجی کۆمیونیکیشنەکەی ئێمەیە کە چۆن بتوانین پرۆسێسی ئاڵوگۆڕی زانیاریەکان لە نێو کۆمەڵگەدا ئەوە کۆڵێ پرۆسێسێکی باش بێت بۆی لێکتێگەیشتن لە ناو کۆمەڵگەدا دروست بێت ئەمە مەسجی بەرنامەکەی جەنابتەوە پەیامەکەی ئێمەیە کە ئەمانوێ بگەین کەواتە فیدباکیش دووبارە لای کێ دروست بێت لای وەرگرەکانمان دروست بێت کە بزانین ئایا تا چەند ئەم پەیامانی ئێمە توانیمانە بیگەێنین وەک خۆی گەیشتووە ئەوانە بەڵام سێرەکەین ئەم پرۆسیسە ئەم کتێبەی کە جەنابەت ئاماژ بێت ئەم پرۆسیسە کۆمیونیکیشنە ئێستا سێرگەین کۆمەڵە گۆڕانکاری تازی بەسەر هاتووە ئەو گۆڕانکاریانە شیە خۆی لە شێوازی بە دیجیتال بوونی پرۆسیسی کۆمیونیکیشنە دەبینێتەوە مەسەرەن هەموو ئەو پەیامانێکی ئێستا ئێمە ئەمانوێ بینێنن سێرکین بوون بە پەیامی دیجیتال لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە لە ڕێگەی فەیسبوکەوە لە ڕێگەی تویتەرەوە لە ڕێگەی تەنانەت مەسنجەرەوە لە ڕێگەی هەموو ئەمانەوەرنێ جاری وایە ئێمە مەسەلەن بۆ نمونەگەر نمونێکی زۆر بەسیط بێنەوە پرسە و گفتوگۆکانی ئێمە وەختی خۆی ینی زیاتر پێکەوەبوونێکی وەکۆڵی کۆمیونیکیشنێکی پێکەوەی بۆ هەموو ئامادەکاریەکان مرۆڤەکان هەموو ڕۆشتونتە شوێنی ئامادەبوونی پرسەیەک بۆی سەرخۆشی لە کەسێکی کە مردویە بکەنەوە خاوەن پرسەیە بکەن بەڵام سێرەکەین لە ئێستاە ئەم کۆمیونیکیشنە تەحویل بە کۆمیونیکیشنێکی دیجیتاڵی بۆ کەسی خاوەن پرسە پەیامەکەی خۆی لە فەیسبووکە یا لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا تۆ لە پاڵەمەیە سەرخۆشیێکی لێکەی یان ئەکرێت بە ڕێگەی مەسنجەر یاخود با بڵین بە ڕێگەی دیجیتاڵی مەسەن تەلەفۆنێکی بۆکەی هەواڵ پرسینێکی بۆکە یا ئەڵێ لە ڕێگەی تۆڕی مۆبایلیەوە گرنگ ئەوەیە کە تۆ بتوانی پەیامێک بگەینی کە پەیامی سەرخۆشی خۆتە بە کەسی بەرامبەر کەواتە
ئەمە تەحویلبوونی کۆمونیکیشنی ناو کۆمەڵگەیە بە کۆمونیکیشنێکی دیجیتالی کە ئەم گۆڕانکاریەش لە بەرەنجامی ئەو گەشەکردنە خێرایی تەکنۆلۆژیای زانیاریەکان و تەکنۆلۆژیای گەیاندن کە لە ناو کۆمەڵگەیە ڕنگدانی هەبووە ڕۆڵی هەبووە لە چیا ڕۆڵی هەبووە لە دروستکردنی ئەم جۆرە کۆمونیکیشنە کەواتە ئێمە یەسەر لە سەردەمێکی تازەی کۆمونیکیشن ئاژین کە ئەکرێ ناوی بنین کۆمونیکیشنی دیجیتال. باشە مامۆستا ئەم پەیوەندی ئەم کۆمونیکیشنت تا چەند گرنگە جا ئەمە دیجیتالی بێ خودک و لایەنە کۆنەکە پەیوەندی کۆنەکە بێت کە ڕوبەڕوو لەناو خۆماندایە تا چەند گرنگە ئەم پەیوەندیە لە نێوان تاکەکانی کۆمەڵگە لەگەڵ سیاسیەکاندا هەبێت. طبعا کۆمونیکیشنی سیاسی فیلدێکی تری کۆمونیکیشن فیلدێکی تری لە کۆمونیکیشنی سیاسیە چێ گرنگە خەڵک گرنگە باشە یەکەم کۆمونیکیشنی سیاسی گرنگ زۆر ئیش لەسەر خەڵکە کاتوانە کە ئایا ئەو خەڵکانی تۆ کۆمونیکیشن لەگەڵاکەن کە پێویستە چێ بن خاڵێکی تر کە هەمانە دووبارە ئەمیش ئەو چەناڵانی کە تۆ ئەدەوێت کۆمونیکیشن لەگەڵ خەڵکا بکەیت سیاست چۆن چه چەناڵێک بەکارێنێ بۆ کۆمونیکیشنکردن لەگەڵ خەڵکا ئەمەش خاڵێکی گرنگی دیکەی کۆمونیکیشنە کە تۆ بتوانانی ئایا پەیامەکانت لە ڕێی تەلەڤیزیۆن و ئەڕۆیتە ناو خەڵکەوە ئیتە ناو جەماوەڕەکەتەوە ئەمە خاڵێکی دیکە خاڵێکی گرنگی دیکە ئەوەیە کە مەسجەکەی تۆ ئەو مەسجی کە تۆ دوێ بیگەینی چییە و مەسجەکەی تۆ ئایا لە گەیاندنی مەسجەکەی تۆیە هیچ جۆرە خەلەلێک نۆیسێک وەکوڵێت تەشویشێک دروست نابێت لە گەیاندنی پەیامەکەی تۆیە اینجا ئەو کۆنتێنتە یاخود ئەو محتەوە سیاسی کە تۆ دەوێ بیگەینی وەکوڵێت چه بابەتێک لە خۆگری ئایا بابەتەکە کۆنتێنتەکە کۆنتێنتێکی سیاسی گەرمە یاخود بابەتەکە بابەتێکی سیاسی ساردە یاخود پەیامەکە پەیامێکی سیاسی ساردە ئەمانە خاڵێکی گرنگی دیکە خاڵێکی گرنگی تر ئەوەیە لەم لە پرۆسی کۆمونیکیشنە بریتێت تۆ چۆن فیدباک وەرئەگریتەوە لە پرۆسیسی کۆمونیکیشنەکە ئایا بزانم من ئەو پەیامە سیاسی کە هەمە گەێنراوە یاخود نەگەێنراوە لە ڕێکی و لە ڕێگەی ئەو خەڵکانی کە زانیاریەکانە ئاڕاستەکەی یاخود پەیامە سیاسەکانە ئاڕاستەکەی لە ڕێگەی ئەوە توانی دووبارە فیدباک وەرگریتەوە لە هەمووشی گرنگتر ئیفێکتە کاریگەریە ئایا ئێمە توانیمانە لە ڕێی گەیاندنی پەیامە سیاسەکانی خۆم کاریگەری دروست بکەین لە چوارچێوەی بیرکردنەوەکانی خۆمانە طبعا ئەم کۆمونیکیشنە نمونەیەکی زۆر بەسیط بێنەوە کاتی خۆی سامۆئیل هەنتینگتۆن یەکێک بوو لە فیلسوفەکانی ئەمریکا وتی ئەگەری ئەوەی هەیە شارستانیەتی شەرق و غەرب گەشە بکە پێکدانی شارستانیەتەکان ڕۆبە ئەمە بوو بە چەمکێکی سیاسی وتی مەسەن لە چەند ساڵی ئایندە ئەمە گەرە ڕوئەیات بەڵام دوایەوە هیچێک لە وەکوڵە سەرکردە دیارەکان ئێنان لە بواری سیاسیە پەیامێکی تازی دانا یاخوداڵێ مەقولەیەکی تازی دانا کە ئێژە ئەو بوو کەوتی نەخێر لە سەردەمی تازەیە لە یونسکۆ طبعا بابەتێکی ئارزگوتی پێکدانی شارستانیەتەکان ڕوونایە بەڵکو پێویستە لێک تێگەیشتنی شارستانیەتەکان ڕووبە لێک تێگەیشتنی شارستانیەتەکان یانی چی یانی لەسەر ئەساسی تێگەیشتنی شارستانیەتە جیاوازەکان گفتوگوی نێوان شارستانیەتەکان ڕوویە کۆمونیکیشن نێوان شارستانیەتەکان ڕوویە شارستانیەتی غەرب و شەرق پێویستە چی بکەن پێویستە گفتوگۆ بکەن بۆی لێک تێگەیشتنی هاوبەش چەمکی هاوبەش بیرکردنەوەی هاوبەش ئاراسی هاوبەش دروست بێت کەواتە ئێمە پێویستە لە نردنی پەیامەکانمانە بتوانین لێک تێگەیشتن لای وەرگرەکانمان دروست بکەین ئیتر زمینی نردنی پەیامەکانمان کەناڵەکانمان هەر جۆرە بێت بە هەر جۆرێ بەکارین پێویستە بتوانین ئەو لێک تێگەیشتنە بە جۆرە بێت کە دواتر لە فیدباکە ئێمە بتوانین مەسەن بزانین ئایا وەکوڵێ پەیامەکان گەیشتوتە لای وەرگر و تێگەیشتن لای وەرگر دروست بووە یاخود نەخێر خەلەل لە گەیشتنی پەیامەکانمان دوایە لە ڕێگەی دیجیتاڵیەوە لە ڕێگەی و تەکنۆلۆژیای کە لە ئێستادا بەردەستە و لە پێشکەوتنە پەیامەکان وەک خۆی دەگات یاخود وەک شێوازە بڕێگا باوەکە و شێوازە کۆنەکە ڕوبەڕوو زیاترەگات و تێکەڵبوون لەناو خەڵک زیاترەگا لە بەرەوەی ئێستاەوەی لە هاتووەوەندە هەواڵی ناڕاست و ئەوەندە بە ناوی کەسێکی ترەوە ئەم بابەتانە بڵاو دەکرێتەوە پەیامی کەسی تر بڵاوەکرێتەوە ڕەنگە ئەو کاریگەری کە تۆ جەنابەت تۆ کەمێک پێشسا باست کرە و کاریگەری جێگەی خۆیانی دروست نەبێت ئەو کاریگەری بە شێوەیەکی دیکە دروست بێت کاردانەوەکان بە شێوەیەکی دیکە بەرامبەر بە کەسی نێرەر دروست بێتەوە ئێمە کەوێتە سەر و جەماوەری پەیامی ئاڕاستەکەی ئەگەر جەماوەرەکەمان لە ڕووی تەمەن لە ڕووی وەکوڵێ ئاسی خوێندەواری لە ڕووی ئەمە لە ڕووی ئاسی بیرکردنەوە مەسەلەن لە ڕووی بەکارهێنەرانەوە ئایا بەکارهێنەری تۆڕی دیجیتاڵی یاخودنا بەپێی ئەو ئاستی کە تەسنیف یەکەن پەیامەکە ئەگەر ئەمە مەسەلەن بۆ منە تەمەنێکی بۆ نمونە مەسەن لە 18 بەرەوسەر یاخود لە 20 بەرەوسەر ئاستی خوێندنەوەرەکەی بۆ نمونە بەکالۆرۆس و نازان ماستەر و ئەمانەیە یان با بڵین مەسەلەن تەمەنێکی پێگەیشتووە کەواتە توانین ئەو پەیامانی کە خۆمانمانە لە چوارچێوەی پەیامێکی دیجیتاڵیە فۆرمەڵی بکەین دواتر کەناڵە دیجیتالەکان بەکاربێنین بۆ گەیاندنی پەیامەکانمان طبعا ئەمە لە وەکوڵێ لە هەڵبژاردن و لە کەمپینی سیاسی و ئەمانەیە زۆر ڕنگدانەوەیە چکە دوجار هەموو پەیامەکان و تۆ دەوێت کاریگەری لەسەر چینێک دروستکەی کە
چینێکی وەکۆڵی خوێندەوارە هەموو پەیامەکان بە دیجیتالیزە ئەگرێت بە هەموو ڕێگەکانی دیجیتالیزە بوون. ڕەنگە ڕێگەیەکی زۆر ئاسانتر زۆر ئاسان خێراتر بێت بەگەیشتن بەتەکیید ئاسان و خێرا و فیدباکیشی خێرا وەرەگریتەوە چکە دوجار تۆ بەپێی کۆمنتەکان بەپێی شتانی کە بۆ دێتەوە جۆرێک لە جۆرەکان فیدوارگرێت ئەگەر بیت کۆی گشتی مەسەنجار وێ مەسەن دایکێکی ماڵۆیە مەسەن کەسێکی بەتەمەنی ماڵ ئەو کاتە تۆ بێ شێوازی گۆڕینی پەیامەکەت بگۆڕی بەوەی تۆ زمانی گفتوگۆکەت بگۆڕی ئەگرێ مەسەن کەناڵەکانی تەلەڤیزیۆن بەکاربێن چکە ئەمە ڕاتە ناو هەموو ماڵێکەوە. جۆرێکی ترمان هەیە کە تۆ لە کۆمونیکیشنە ئەوش بریتە لە تۆڵی کەمپینی سیاسی یەکەم لە گەیاندنی پەیامەکان کاتە تۆ پەیامێکی سیاسی دێی لە چوارچێوی چیە لە چوارچێوی کەمپینەکە ئەتوێ بیگەینی ئەو کاتە ڕیتە ناو خەڵکەوە کۆی گشتی خەڵک وەرەگری هەر بۆیە زۆر جار لە کۆمونیکیشنی سیاسیە زۆر تاکید لەسەر کەمپینی سیاسیەکە چکە دوجار سەرکردە سیاسەکان و پەیامە سیاسەکانیان بۆ بگەێنن ئەڕۆن ناو جەماوەرەوە لە ناو جەماوەرە ئەتوان چی بکەن ئەتوان کاریگەری باشتر بکەن. اینجا خاڵێکی گرنگتر ئەوەیە کە کۆمونیکیشنی فیس تو فیس کاریگەری زیاتر لەم هەموو کۆمونیکیشنانە ئێستا جەنابەت من لەگەڵ جەنابەتە دانیشم کاریگەری زیاترە لەوەی بۆ وەرگرەکانی وەک لەوەی کە من لە دەرەوەی ئستۆدیۆکە من چکە فیس تو فیس دەتوانین چی نەک هەر ئەوە وەکو مەسەڵەن پەیامەکانە گەێنم زمانی ئاماژەکانیش کە زمانی جەستەیە توانم بیگەنم کەواتە لە سیاسەتدا ئەگەر بێت و فیس تو فیس بێت دواتە کەسایەتی سیاسەکان بڕۆنە ناو بقع کۆمەڵایەتێکەوە کەتی داچین چوارچێوە جوگرافیە جیاوازەکانەوە ئەتوانن پەیامەکان ئیفێکتی زیاتر بێ و ئەوەشمان بینی مەسەن لە کەمپینەکانی سێرەکەین وڵاتانی ئەوروپای زۆرجار سیاسەکان خۆیان ئەڕۆنە تانان ڕۆن ناو میترۆ ئەڕۆنە شوێنی گشتی ئەڕۆنە مەسەڵەن چاخانە بۆ لەبەروی پەیامە سیاسەکان بەم جۆرە و بەم ئاراسەیە باشترەگە و کاریگەریش لەسەر وەرگر زیاتر دروستەکە دواتیش بزەبێت تعاتوفێک لە بینی وەرگر و نێرەرا دروست بێت لە گەیاندنی پەیامەکانە. باشە زمانی گفتوگۆ و هەروەها لێک تێگەیشتن تا چەند گرنگە لە بەرقەرارکردنی ئاشتی لە کۆمەڵگەیە ئەو ئامانجانە بەدی ئەهێنێت ئەو زمانە گفتوگۆیی کە بەکاری دەهێنێ وەک تۆ باست کرد دەبێت بەپێی تەمەن بەپێی تێگەیشتنی تاکەکانی بەرامبەرت بواتە بەرگرەکانی بەرامبەر ئەو زمانە بگۆڕیت و بزانی چۆن بەرامبەر کێ و پەیاماگەیەنیت. بەڵێ بەتەکید ینی دروستبوونی پێکەوە ژیان و ئاشتی کۆمەڵایەتی زمانی کۆمونیکیشنی سۆفتیایە ڕۆڵە بینە یعنی چی ینی سۆفت کۆمونیکیشنە یعنی تۆ دەوێت هەر پەیامێک لە بواری ئاشتەوایی و پێکەوە ژیانی کۆمەڵایەتیا دروستیکەی پێویستە بە شێوازێک فۆرمەڵە بکرێت کە بتوانێت کاریگەری لەسەر وەرگرەکەی دروست بکات. اینجا تۆ بە هەر ڕێگێک لە ڕێگەکان بتانی ئەم ئاشتەوایە دروستکەی لە ڕێگەی کەناڵی پەیوەندیکردنەکان دیجیتالی بێت کەناڵی پەیوەندەکان تۆڕی کۆمەڵایەتی هاوڵاتیان بێت کەناڵی پەیوەندەکانت مەسەڵەن کۆی گشتی کۆمەڵگە بێت کەواتە لە هەر یەک لەم بابەتانە لەم فڵدانەیە کە تۆ بەتەمای ئیشی تیا بکەی یا دەوێت ئیشی تیا بکەیت و ئەوانە پێویستە چی پێ پێویستە ئامانجەکە دیاری بکەی بۆی بتوانیت ئەو پەیامی کە دەبێت چکە دوجار کۆمونیکیشن پێش ئەوەی تۆ کۆمونیکیشنی ئامانج دیاریەکەی لە ئاشتەوایی کۆمەڵایەتیە تۆ لەبەرەوەی ئەتەوێ ئاشتی کۆمەڵایەتی بەرقەرار بکەی لە ناو کۆمەڵگەیە کە ئامانجی ڕئیسیدا کەواتە تۆی وەکۆڵێ زمانێکی نەرم و زمانێکی سۆفت بەکارێنی بۆ گەیاندنی ئەو پەیامانەی بۆی بتوانێت کاریگەری لەسەر وەرگەکە. جا لە هەمان کەدا زۆر جار لە دروستکردنی ئەم حاڵەتشە کەسایەتی و فڵدە هونەری و فەنانیەکان زۆر ڕۆڵە بینن لە دروستکردنیا چکە ئەمانە سۆفتن لە ناو کۆمەڵگەیە خۆشەویستن لە ناو کۆمەڵگەیە شانۆیەکی باشیش بکەم بزەبن لەبەرەوەی زۆر جار ئەم کەسایەتیانە بەکارێنین بۆ گەیاندنی پەیامەکە چکە دوجار پەیامەکە باشتر کاریگەری لە ناو کۆی گشتی کۆمەڵگەیە دروستەکە. زۆر سپاس بۆ زانیاریەکان سپاس بۆ ڕوونکردنەوەکان زۆر سپاس بۆ ئیسماعیل عوسمان مامۆستای زانکۆ دووبارە سپاس بۆ ئامادەبوونە بەخێرهاتی.